ئەمانە کۆمەڵێک بەڵگەنامە و نووسرا و نەخشەن کەوا دەیسەلمێنن بە شێوەی نایاسایی و بەڵام هەندێک جار بە نووسراوی فەرمی یاسایی کار لەسەر داگیرکردنی زەوی کراوە لە سنووری پارێزگای سلێمانی. لە دواتر بەشێک لە بەڵگەنامەکان بە وردی دەخینە ڕوو. سڵاوتان لێ بێم کاتتان باش. هەندێک دەڵێن 43,000 و هەندێکی دیکە دەڵێن 6,000 و هەندێکی دیکە ناوی دەنێن 65,000 پارچە زەوی کەوا لە سنووری سلێمانیدا داگیر کرا و تەخشان و پەخشان کراوە. دەمەوێت بپرسم چۆن و بۆ وە کێ ئەم کارەی کردووە؟ تەنانەت بەرپرسانی حیزبی حکومی ئەو کارە ناشارنەوە کەوا داگیرکردنی زەوی هەیە، زێدەڕەوی هەیە لەسەر ڕێڕەوی پرۆژەکان و ئاراستەی پرۆژە گۆڕاوە لە شتێکەوە بۆ بەرژەوەندی شەخسی لە کاتێکدا بۆ بەرژەوەندی گشتی و هەموو خەڵکی بووە. تەنانەت باس لەوەش کراوە هەندێک بەرپرسی ئەمنی هەیە بەهۆی مامەڵەکردن بە زەویوزارەوە بوونەتە ملیاردێر. لەسەرم پرسە بن کۆڵکاریشی وردەکەین لەگەڵمان بن. ئەگەر لە پێشتر لەلایەن بەرپرسانەوە نکۆڵی لە کاری داگیرکاری و دەستێوەردانی زەوی بکرایە، بەڵام ئێستا دۆخەکە بە جۆرێک گۆڕاوە کەوا سەرۆکی شارەوانی سلێمانی خۆی بە هەمووان دەڵێ مافیا پەیدا بوو و زەوی داگیرکردن هەیە. کۆمەڵی خەڵک پیا بوونەتە مافیا بۆ زەویەکان، بۆ کۆشک، بۆ با بڵین دوکان، بۆ بڵین خانۆکانی شارەوانی. ئەو هاوڵاتیە ماوەی چەند ساڵێکە لەو دوکانە کەسابەتی خۆی ئەکات. ئەی بینین بە چاوی خۆمان کە لە دەرەوە کۆمەڵێ خەڵکی زۆری دەموچاو دووبارە کە پارە و سەرانە لە خەڵک وەرەگرن. ماوەی چەند ڕۆژێکە لێرە و لەوێ ئەبیستین چەند کەسێک پیا بوون کە ئەرزی دەوڵەت یان با بڵێن ئەرزی هاوڵاتیان خەتخەت کردووە. ئێمە داوای ئەم هێزانەمان کردووە هەر کەسێک لەو بابەتە هەر ئەرزێک خەتخەت بکە یان بیفرۆشێ بەنهێنی، ئێمە ئیجراعاتی یاسایی ئەەکەین بە پێی ڕێکارە یاساییەکان. لە چەند ڕێگەیەکی جیاوازەوە پەیامم بۆ ئەم سەرۆکە نارد کە پێکەوە گفتوگۆ بکەین و وردەکارین بۆ باز بکە، بەڵام وەڵام ناداتەوە. وا دیارە لەسەر داواکاریەکی تایبەت کۆنگرە ڕۆژنامەوانیەکەشی ئەنجام داوە. هەلو لە ڕاستیە بیست گفتوگویەکی دەقەیمان هەبێ نازانی هۆکار چییە؟ والله خوي برنامج وانا حضرتك بدي اكون مقابله هذا كونغرس يعتبر اول شيء امريكي بيعملنا اول شيء امريكا اللي تشوفوا لا يعني قصدا يعني ضروري مكاشفه امريكا نفس مؤمن لە ڕۆژی پێشتر و لە 15 2022 بافڵ تاڵەبانی سەرۆکی کێتی نیشتیمانی کوردستان لە نووسراوێکدا بڕیاریدا بە قەدەغەکردنی دەستخستنە ناو کاروباری فەرمانگە حکومیەکان لەلایەن بەرپرسانەوە بۆ بەدەستهێنانی دەستکەوتی کەسی لە وەرگرتنی زەویوزار و مڵکی گشتی. ئاشکرایشی کرد کە هەر بەرپرسێک لە هەر ئاستێکی ڕێکخراوەی و حکومی و سەربازی و حیزبیدا بێ سەرپێچی بکە، جگە لەوەی ڕوبەڕووی یاسا دەکرێتەوە بە گوێرەی پەیڕەوی ناوخۆی یەکێتی سزای توندیش دەدرێ. لە ڕۆژی هەینی 19 2022 ئاسایشی سلێمانی ڕاگەیاند کە 5 کەسیان بە تۆمەتی داگیرکردنی زەوی دەستگیر کردووە. لە ڕۆژی 24 مانگیشدا 3 کەسی دیکە بە هەمان تۆمەت لەلایەن هێزەکانی یاساییشەوە دەستگیر کران. باسکردن لە دابشکردنی نایاسایی زەوی لە کاتێکدایە کە لە ساڵی 2006ەوە دابشکردنی زەوی بە شێوەی ئاسایی وەستاوە. ئەم پارێزەرە کە بەردەوام سەردانی شارەوانی دەکا نایشارێتەوە کەوا شوێنی خزمەتگوزاری گشتی بۆ نمونە باخچە، یاریگا، مزگەوت، نەخۆشخانە و چەندانی دیکە داگیر کراوە و بەشبەش کراون و فرۆشراون. ئەو شوێنانەشی کە هی هاوڵاتیە ئێستا ئیفراز کراوە لە هەندێک گەڕەکە هەیە دانرا بۆ خزمەتگوزاری بۆنەوە باخچەیە هاتوون بەشبەشیان کردووە یاخو شوێنی مزگەوت بێ یان شوێنی ئەتفال بێ باڵێدای هەرێک بێ یاخو هەر شوێنێکی کە بێ ئەمانە سەرپێچیە و ناش بە هیچ جۆرێ بکرێ و یاسای زیادەڕەوی هەیە کەس ڕێگیرێکا لێی و هەروەها قانونی مۆڵەتە لە شارەوانەیە کە یاسای 6 ساڵی 1993 کارگێڕی شارەوانیە کە ئەم یاسایە بە ڕاشکاندی مافی شارەوانی دیاری کردو مافی هاوڵاتیشی دیاری کرد بەسەر شارەوانی شارانیش بەسەر هاوڵات ئەمەی کە ئەکرێ ئێستا ئەگوزارێ ئەمە بەدەر لە یاسایە. ژمارەی کەسێکیان پێداوم کە بە زمانی بازار دەڵێن دەڵاڵی بۆ بەشێک لە زەویەکان کردووە. خۆشتانە
ئەمانە بە تەلەفۆن ناوەتی بۆ داهاتشینە شوێنێک لە کاتیە مقابلە بکەین لە شوێنەکە داهاتشین بە سەشان بۆ چاپێککەوتنی تەلەڤزیۆنی ئامادەی جەنابێ لە بەخوام بۆ تەلەڤیزیۆنی ئامادە هۆکار چییە؟ بۆ کارەکەی هیچ شتێ نییە بڵێم بۆ کارەکە بەس خۆم حەز ناکەم دەکەم لە هیچ شوێنەکەم بەشدار بازیانی وەکو ڕۆژنامەنووسێکی بنکۆڵکار چەند ساڵێکە چاودێری پرسی داگیرکاری زەوی دەکا نهێنی زۆری لایە وا دەردەکەوێت زیاتر لە 26,000 پێشمەرگە بە زۆر و ناچاری ئیمزایان پێکرابێ کە گوایە زەویان وەرگرتووە پاشکێمێکی دیکەیش فایلێکی دەنگی لەو بارەیەوە دەخینە ڕوو ئەو دۆکمنت و بەڵگانە هەر هەموویمان لا بووە هەر شوێنێک بۆ نمونە لە سلێمانیە زەوی دابشکراوێمە ئاگامان لێ بوو یان لە ڕێ نووسنگەکەەوە یان لە ڕێ ئەو کەسەی کە ینی لە ستافی ئەو کەسێک کە زەوەکەی دابش کردو یان لە ڕێ خەڵکی خۆمان و ئاگادار بین 43,500 پارچە زەوی لە ماوەی 24 مانگی ڕابردوو 2 ساڵی ڕابردوو بە تایبەتر لە ماوەی ساڵی ڕابردووە لە سلێمانی بەناوی دابشکردن بەسەر شەهید ینی کە سوکاری شەهید و پێشمەرگە هێزە ئەمنیەکان دابشکراوە و فرۆشراوە بۆ بەڕەوەندی شخصی هیچیان پێیان نەدراوە ینی بۆ نمونە کە سوکاری بەپی بەداچوونی ئێمە هەموو پێشمەرگە و هەموو کە سوکاری شەهید لە سنووری سلێمانە زەوی خۆی وەرگرتووە لە ماوەی 2 ساڵە بەڵام بەخەیاڵ هەموو بەخەیاڵ بەخەیاڵ وەریگرتووە بۆ نمونە داوای بردنگە مستەلاحە بەکارێنم بەس ئەوان ئاواکن بنونە پشتمەلی پێشمەرگەکان گرتو بە زۆر هێناوێنە ئیمزانە سە بەرەقی پێکردوتان ئەمە زەویەکەی تۆیە بەخەیاڵ ئیمزاکان کە پێکردو پەنجەمۆرەکان پێکردوتان ئەوە زەویەکە تەسلیم کەرەوە ئەوە 500 دلار لە بەرامبەر 500 دلارە ناردوانەمە دێکۆمنت لەسەرم قسە هەیە بەڵگە هەیە شاهدێ و ڤیدۆشم لایە دە پێشمەرگە زیاتریشم لەسەرم قەزێ دوانە و حەزەکە بۆ دەکەم بە 20یش بە زۆر هێناوێنە پەنجەمۆریان پێکردو ئیمزایان پێکردون سەری مانگ 500 دلار هەنداوە پیان و زەویەکان فرۆشت و بە 5 دلار لە بەرامبەر و ئیمزای کردویانە بەڵێ لە بەرامبەر یەکەم زەختیان لێکردووە دووەم هەڕەشیان لێکردوون سێمیش بە زۆر هێنویان پەنجەمۆریان پێکردون و 500 دلار هەنداوە پیان و زەویەکەی خۆیان فرۆشت بە 5 دەفتەر 6 دەفتەر 7 دەفتەر ئەو من یەکێکم لەو بەشخوراوانە لەو پێشمەرگانە کە بەناومە بوونیان نابێم حەزەکەی سەڵتم ڕێکۆکە لە پەیجەکەی خۆش دای بەزێنە بۆی هەرچی زانیاریەیە بتەمێکە چۆن بۆ چۆن نەبووە من ناو پێشمەرگە بووم لە لیوای لە ساڵی 2020 وتیان عەرزە تەوزیع کرێت هەر نەفەر و عەرزەیەکی بۆ دەرچوو تقریبان 180 قطعە عەرزە بوو لە کانی گۆمە و چوارچراو بەکرەجۆ کە خزمی خۆیان بوو کە سوکاری خۆیان بوو لە بەردەستی خۆیان نابوو یەکی عەرزەیەکی ئاماگرە ئەوەشی فەقیر بوو بێکەس بوو داماو بوو 800 دلار 300 دلاریانەیە پێی ئیمزایان پێکرد عەرزەکەیانە کرد بە ناوی خۆیەوە من یەکێک بووم لەو کەسانەی کە کوڕە شەهید بووم لە ناو یەک کوڕە شەهیدی تیا بوو ئەویش من کە باوکم ساڵی 87 شەهید بووە کۆدی عەرزەکەم 800 دلاریان ناپێم وتیان ئیمزای کە من 800 دلارەکەشم وەرگرت و ئیمزام نەکرد دوایەوە زۆریان لێ کردم کە ئیمزایکەم هەر ئیمزام نەکرد ئەوە بوازم هاور لە دەوام لەبەرەوەی کە حەقم نەخورێت لە حەقی 800 دلارەکە خۆم دە بەشی تێنتی هەڵگرتنەوە دۆزینەوەی تێنتی بە سەگ 2 سەگی پۆلیسیم هەبوو کە لە حسابی خۆم هاوردە بووم بۆ ئەو مقەڕە بۆ خزمەتی پێشمەرگە بۆ خزمەتی هاوڵاتی لە حەقی 800 دلارەکە هەردوو سەگەکان لێسەندەوە پێشمەرگە هەبوو 5 دۆمی بەناوە بووە 40 وەرەقەیان ناوە 5 دۆمیان کردو بەناوە پێشمەرگە هەبوو 200 مەتری بەناوە بۆ لە چوارچرا کە ڕاقیترین شوێنی سلێمانیە 300 دلاریان ناوە ژمارە و کەسانە زۆر بوون ئەم فشاریان لەسەر بۆ بە زۆرم لێ ئەمەیان پێکردو هەر 43,000ەکە ئەتوانم بڵێم لەو 43,000 کراوە تقریبا 26,000 بە زۆر هێنراون مەسەلەن تر جارە بۆ مەسەلەن من ئێستا بۆ فەوج دەزانم یەک فەوجی کامل وەرەقی سپی هەر وەرەقی سپی ئەوە شوێنەکە فەوجەکە لای سژنەکەی سووسەیە نامێ ناو بڵم سەر بە وەرەقی سپیان هێناو پێشەکی وتیان ئەم شوێنە ئەم موقعی وەرەقەکەمان بۆ مۆرکەن لەگەڵ ئیمزایەکە ناوی خۆ دونوزە و تێ وەرەقی سپی وتر ئیشی ئەمنیمان پێێتی سەرۆکاتی شارەوانی سلێمانی کە ئێستا قسە بۆ تۆکەم 21 ملیارد و 500 میلیۆن دلار خەرزارە لەگەڵەوەی هیچ پارچە زەویکی نەماوە 21 ملیاریش بۆی دابشکردنی زەوی بە شێوەیەکی ناسایی بۆی پێدانی زەوی بە مستەسمیر و قەرەبووکردنەوەی قرستن سەر خۆی شارەوانی بۆ پیاوەتی ئێستا شارانی سلێمانی لەگەڵەوەی هیچ زەویکی نەماوە 21 میلیارد و 500 میلیۆن دلاریش خەرزارە یعنی بەقەدەر حکومەتی هەرێمی کوردستان شارەوانی سلێمانی خەرزارە لەکوێ قەرز بەچێ خەرزانەداتە مەسەلە ئەو هەموو زەوی کە فرۆشە ئەتوانێت سەدان پرۆژەی گرنگی لە سلێمانی پێکرد ئێستا کە قسە بۆ تۆ ئەەکەم
هەفتەیەکە سەرۆکی جێتی بڕیارەکەی داوە شۆفڵ و ئالیات لەو دی و دەباشان و ئیشەکەن چیەکەن ینی ئیش بۆ منەکەن خانوو بۆ من دروستەکەن زەوی داگیرەکەن چێڵێ ئاسایی نییە و یاسایی نییە خۆی نییە ڤیدۆکانم لای ئەو زەویانەیە کە بناوی شەیدانی شەڕ داعش دابشکراون سەریکە 1150 شەهید لە سنووری سلێمانیا هەیە 15620 کەس بەناوی شەهید لە سلێمانی زەوی وەرگرتو ئافرەتە بۆ 100 پارچە زەوی وەرگرتو و شەهیدی هەر نییە خەڵک هەیە بە خزمی خزمەکەشی شەهیدی نییە 4 پارچە زەوی وەرگرتووە کەم خوم لە نزیکۆی ناسم ئەوەی لە سلێمانیا گوزەرێ پێشینی نەبووە لە سەردەمی بابانەکانەوە تاڵ و بڕۆیە ئەو تاڵ و بڕۆشکێکە لەگەڵ ئیحتراماتم خەڵکێکن خەڵکی سلێمانی نین ئەو بەرپرسە ئەمیانی لە سلێمانی زەویفرۆشن هیچ خەڵکی سلێمانین خەڵکێکی هاوردن هیچ دڵێ مەسلێمانی ناسوێ تەنانەت بە پێم نووسراوە کە بە ژمارە 41 کە بەرواری 8 سی 2020 لەسرا داوای کۆمەڵێک نەخشەی سنووری سەرەتایی پێشنیازکرا و دەکرێت لە سنووری ناوچەی خێلەسپی بۆ کاری نەخشەی سایت پلان بۆ یەکێک لەوە بەرهێنەرەکان بەڵام لەلایەن بەڕێوەبەرەتی گشتی و بەرهێنانی سلێمانی ڕێگری دەکرێ و نووسراوە ئەمە ناکرێت تەنانەت کارەکە بە نایاسایی دادەنرێت یەکێک لەو کەسانی کەوا ناویە برێ کە بەشدار بوو بێ گوایە لە پرۆسەی بەنایاسایی دابشکردنی زەوی سەرۆکی شارەوانی پێشووی سلێمانیە کە کاکتوانە کەمالە چەند جارێکی تریش بە چەند ڕێگەیەکی جیاواز پەیوەندیم پێوە کردو جوابی پەیوەندیەکان نایەتەوە ئاماندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سەرۆکی لیژنەی پلان و پرۆژەکانە وا دیارە چەندین جار نووسراوی کردووە بۆ ئەوی بزانرێ بە بەڵگەوە زیادەڕەویەکان چین بۆ نمونە بە پێم نووسراوە داوا دەکات کەوا سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی نووسراو بکەن بۆ بەڕێوەبەرەتی تۆماری خانوبەری یەکەمی سلێمانی بە مەبەستی ناردنی وێنەی تۆماری ئەم پارچە زەویانە لە دواتریش نووسراوەکە ڕاستەی شوێنی دیاریکراو دەکرێت بەڵام دەردەکەوێت زیادەڕەوی کراوەتە سەر نایشارێتەوە لە پارێزگار و قایمقامی سلێمانی و زۆرنی فەرمانگە خزمەتگوزاریەکان بێ ئومێد بوون کە بتوانن ڕێگری لە کارە نایاساییەکان بکەن بۆ یەپەنایان بردۆتە بەرداواکاری گشتی و دادگای سلێمانی بەڵێ بەداخەوە لە سنووری پارێزگای سلێمانی بە بەرنامە زەویەکانی ناو ماستەرپلانی شاری سلێمانی هەمووی دەستی بەسراگیراوە چی بەڕێکاری یاسایی چی بەڕێکاری نایاسایی بە دوو طریقە کۆمەڵێک باند و گروپ و سەرمایەدار هاتوون بە دوو طریقە سەرجەم زەویەکانی ناو سنتەری شاری سلێمانیان داگیر کردووە طریقە یەکەم ئەو گروپ و باندانن کە بەهۆی پلەیەکی پۆستێکی حیزبیەوە یا سلکێکی حیزبیەوە یان پلەیەکی حکمیەوە هاتوون ئیستیغلالی پلە و پۆستەکەیان کردووە لە ناو سەرجەمدان و دەستگاکاندا کار ئاسانیان بۆ ئەکرێت ئەو تەخشان و پەخشانیان کردووە بە زەوی ئەگەر هاوڵاتیەکی داما و خانوەکەی نۆژەن بکاتەوە کەسە لە گەڕێکێکی شعبیە من لەوێ ئەژیم ڕاستەوخۆ لە ماوەی 24 کاتژمێرە پمپێکی سووریان داوە لە خانوەکەی نەک زادەڕ ئەڵە سەردانی شارەوانی و کارەکەت ڕابگرن باشە بە هەزاران دۆنم لە سنووری پارێزگای سلێمانی تەخشان و پەخشانی پێکراوە خاوەنەکەی شارەوانی و لە ناو مەستەرپلانی شاری سلێمانی ئایا ئاگاداری ئەم بابەتە نین بەداخەوە بە ناوی پرۆژەی وەبەرهێنانەوە لە سنووری پارێزگای سلێمانی بە شێوەیەک بە ڕێکارێکی یاسایی یا ڕیاساکە ڕێگەی پێێتەوە بۆهۆی کاڵ و کورچیەکەیەوە سەرمایەدار کێ پارەی پێبێت دێت لە سنووری پارێزگای سلێمانی ئەچێت ئایا بەجەوی بێت بە گەڕان بێ بە بەڕی بێت ئەچێت چ پارچە زەویەک بدۆزێتەوە باشە ئەم پارچە زەویە پرۆژەیەکی پێوە هاوپێچەکە ڕقمی پارچە زەویەکە داتەوە بەرهێنان ئەڵێ ئەم پرۆژەیەم پێەیە پارەشم پێ ئەمەوێ دروستی بکەم هاوکاری بکەن ئەویش ڕێک ناڵێ لاریم نیە بەرزێکاتەوە بۆ سەروی خۆی و بۆ لایەنە پەیوەندیدارەکان و موافقەتەکەی هێنێتەوە کە موافقەتەکەی هێنایەوە زەویەکەی بەبێ بەرامبەر پێدرێت ئەمە گەورەترین گروفتە یعنی پرۆژەکانی وەبەرهێنان لە بەدیلی چیا بووە لە بەدیلی پێدانی زەوی بە فەرمانبەران بووە کە لە ساڵی 2006ەوە بە بڕیاری ئەنجومەنی وەزیران ڕاگیراوە ئەو زەویانەی کە پێویست بوو بدرێت بە فەرمانبەران ئێستا درێت بە سەرمایەدارەکان بە ناوی پرۆژەی وەبەرهێنانەوە ئەمە گەورەترین گرفتی دروست کردووە. لەبارەی دۆسیەی داگیرکاری زەوی پەیوەندی بە پارێزگاری سلێمانیەوە کرد بەڵام بەردەست نەبوو تیمی پارێزگا پێیان وتم کەوا سەفەری کردووە بە هەموو جۆرێک ڕەتیان کردەوە دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر ئاگداری داگیرکاری زەوی بێ بەڵام بە پێم نووسراوە کە واژۆی پارێزگاری سلێمانی لەسەر و لە 23/2/2021دا ڕاستە کراوە داوا لە شارەوانی سلێمانی کراوە بەهۆی زیادەڕەویەوە کار لە پرۆژەیەک ڕابگرن
علی حەمەساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان لە پەڕی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئاماژەی بەوە داوە کە بەهۆی نووسراوێکی پارێزگاری سلێمانی کە بەوتەی ئەو یاسایی نەبووە بەو پێی دابشکردنی زەوی بە هیچ شێوەیەک لە دەسەڵاتی پارێزگار نییە هەزاران پارچە زەوی داگیر کراون کە بە کۆی گشتی هەموو زەمەنەکان 45,000 پارچە زەوی و بە تەنیا ساڵی ڕابردووی 2021یش 20,000 پارچە زەوی بە نایاسایی مەتر کرا و بردرا و فرۆشرا. تا ئەم ساتە لە سەرپرسی هەستیاری داگیرکاری زەوی کۆبوونەوەیکی تایبەت لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕێک نەخراوە. جێگری سەرۆکی لیژنەی شارەوانی ئەنجومەنەکە دەڵێ هەر زەویە کە داگیر کرا وەرناگیرێتەوە ڕۆشت بەو پێی زۆرێکیان 5 دەستی کردووە و کڕین و فرۆشتنی زۆری پێوە کراوە. بە دڵنیایی زەوی لەم شارەوە لە سنووری پارێزگاکە تەجاوزێکی زۆری کراوە سەر تادایکی زۆری لێکراوە و زەویکی زۆر داگیر کراوە. بە دڵنیایی خەڵکی دەستڕۆشتووە و حسابی نابووە یاسا و قانون کردووەوە نا گوێی بە ماستەر پلانی شارەکە داوڵێ چی کراوە بەچی لانێک شوێن سەوزایی گۆڕاوە بەشتی تر بڵین بە پرۆژە و دراوە بە کەسێک لە شوێنی تر سەوزایی کراوە بە شوێنی نیشتەجێبوون دانراوە بۆ فەرمانگەیەک گۆڕاوە بە شتێکی تر دانراوە بۆ خزمەت گوزاری کراوە بە شوێنێک بڵین ڕەنگەوەکو چێشخانە ئەمەیە خیری لەسەر جادەی شڵزمەتری شوێنی کۆگای ئاو بەڵێ دەستکاری کراوە زەویەکان تازە ڕۆشتن ینی زەویەکان زەوی تایە 5-6 دەستی کردووە زەوی خۆی بێ کاتێک نێڵی ئەو دەستڕۆشتوی کێت دەستێکا بە تەخشان و پەخشانی ڕێگای لێ بگری کە کەوتە دەست خەڵکی تر چی لێک واتە ئێستا وەرناگیرێتەوە بە هیچ جۆرێک ناتوانرێت بڕواناکەمانی من خەڵکێتە لام زەوی وایە 4 دەستی کردووە. سەردانی نووسنگەیەکی مامەڵەکاری خانوو زەوی دەکەم وا دەردەکەوێت بەهۆی مامەڵە بەو زەویە نایاساییانە بازاڕی زەوی تاپۆداری بێکێشە سست و لاواز بووە هەرچەندە زیاتر لە 10 ڕۆژە مامەڵەی زەویە داگیرکراوەکانیش نەماوە. بێگومان داگیرکاری زەوی کاریگەری لەسەر بازار هەبووە چۆن کاریگەری نەبووە بۆ نمونە تۆ زەویەکی باشەکڕی بۆ لۆ زیانێکەوە داگیر کراوە زەویەکی باشەکری بۆ بە 4-5 دەفتەر نزیکی خەدەماتی ئەوانێ تۆ ئەمە لێرە بە 4-5 دەفتەر ئەیکڕی بۆ نمونە لەکوێ تۆ بچی زەویەکی تاپۆی باش بکڕیت هەر لە نزیکی ئەو شوێنەکە و زەوێ فۆرماکری بە 4-5 دەفتەر زەویەکی تاپۆ نزیکی 7 دەفتەرە تۆ بە پارەی ئەوەی کە زەویەکە ئەکری تاپۆکە ئەکریت ئەچی زەویەکی فۆرمەکڕی بۆ پارێکی بە خانوو یعنی تۆ بە پارەی زەویەکە ساحبی خانووی خۆتی بۆیە ئەم زەوی فۆرمانە بازاڕی زەوی تاپۆیان لاواز کرد بۆ نمونە ئەگەر زەویەکی تاپۆ پێشتر بای 10 دەفتەر بووە ئێستا ڕەنگە بای 7 دەفتەر بێ بای 8 دەفتەر ینی لە نرخەکەی شکاندوێ. لیژنەی شارەوانی لە پەرلەمانی کوردستان ڕۆژی 24 مانگە دوای ئەوەی یاداشت و داواکاری زۆری هاوڵاتیانیان بۆ ڕۆشت لەبارەی دەستدرێژیکردنە سەر زەویەکانی سلێمانی کۆبوونەوەیان ئەنجامدا و بڕیاردرا لیژنەیەک پێک بێ بۆەوەی بچنە سلێمانی و بە دوواداچوون بۆ داگیرکردن و دەستدرێژیکردنە سەر زەویەکانی حکوومەت بکەن دوای دەستپێکردنی بە دوواداچوونەکان راپۆرتێک ئامادە دەکەن. بڕیارماندا کەوا لیژنەیەک پێک بینین ئەم لیژنەیە سەردانی مەیدانی پارێزگاری سلێمانی بکە و لە راپۆرتی کۆتاییشماندا بۆ ڕای گشتی و جەماوەری کوردستان تەواوی ئەو راپۆرتە دەخینە بەردەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بێدەنجیش نابین لە بەرامبەر ئەو دەستدرێژەی کەوا دەکرێتە سەر مڵکی گشتی لە سنووری پارێزگای سلێمانی و ئیدارەی راپەڕین و گەرمیان. تا ئەم ساتە تەنیا لە سنووری پارێزگای سلێمانی 23,000 کەس لە ڕێگەی ئۆنلاینەوە فۆرمی پڕ کردوێتەوە بۆ یەکەی نیشتەجێبوون تەنیا 5,200 یەکەیش دروست دەکرێ بەڵام تا ئێستا زەوی پرۆژەکە دەستنیشان نەکرا و دەوترێ بەهۆی داگیرکاریەوە زەوی گونجاو بۆ پرۆژەکە لە شارەکەدا نەماوە. حەستمان کرد بەوەی کە ئەبێ هەر پرۆژێک لە سێکتەری خۆی لە شوێنی خۆیان بێ کە پێشتر ڕەگەمان ماستەرپلان پێشتر لەوانەیە ئەو کارە کرابێ شوێنێکی خزمەت گوزاری کرابێ پرۆژێکی تری ئەوانە ینی منم حاڵتانە زۆرن شوێنی باخچە کراوە بە پرۆژەی تر وەڵاهی وا لە چێکردنەوەی هەموو شاین هەڵبەتە ئەوەی کە ئەکرێ ئێستا زیاترەوەی هەوڵێکین کە
هەموو پرۆژەکان بچێتەوە شوێنی خۆی و شوێنی خۆی بگرێ ینی نا پرۆسی بەرێنە ناشکست پێبێنین چۆم ناکرێت زەوی نەدرێ بەرێنان و ئیشی تیانەکرێ بەڵام ئێمە ئیسا لە ئێستا خەریکی پلانێکی تایبەتین بۆ بەرێنان کوتانی لە سڵی داهاتوە پێی پلانیشکەین واتە لەسەر زەویەک کە شارەوانی یا لایەنە پەیوەندیەکان بۆیان ئامادەکردی بێت لە پێی پلان کارتان نەخێر ناوەڵڵا نەوەڵڵا بعد زۆر ڕاشکاوانە ئەڵێم هیچ کار لەسەر پلانیشمان نەکردووە. لە بەشی کۆتایی ئەم پرۆگرامە پرۆژەیەکی گرنگ و استراتیژی وەکو پرۆژەی ئۆتۆبانی بابان 100 مەتری سلێمانی بەسەر دەکەینەوە کەوا چۆن بوونی زیادەڕەوی هاوکات لەگەڵ کێشەی بوونی بودجەی پێویست گرفتی گەورەی بۆ دروست کردووە. لە ئێستادا توان بووکردن ڕۆژانە 150 ئامێرێک لە ئیشایە لێرە ئەوش بە پێی پێویستی شوێنەکەیە چکە زۆر شوێنی کاری بڕین و پڕکردنەوەی تاو بووە پێویست بە مەکایانی تر ناکە ئەوەی کە پێویست بە ئامێر بکات زیاتر کاری تێکەڵی ڕێژکردنە و هەنێ شوێن کە کاری پڕکردنەوەی پشتی پردەکان ماوە. ئەم پرۆژەیە زیاتر لە 2 ساڵە کارکردن تێیدا دەستی پێکردووە لە 2 شوێنی سەرەکی کە یەکەمیان لە تاسڕوجا لە 5 کیلۆمەتری سەرەتایی شەقامەکەیە شوێنێکی سەربازی ئاستەنگیان دروست کردو چۆڵی ناکەن ڕێگەکە بەرنادەن بەشی دووەمی زیادەڕەویش لە کیلۆمەتری 24 شەقامەکەیە لە ناوچەی تانجەرۆ کەوا کۆمەڵێک کارگە و پرۆژەی دیکە بە هەمان جۆر ئامادەنین ئەو شوێنانی خۆیان لا ببن بەو هۆیەوە لەمپەڕی گەورە دروست بوو بۆ کارەکان هیچ هێزێکیش تا ئەم ساتە نەیتوانیوە ئەو زیادەڕەویانەیان پێلا ببات. وەکو لە پشتمانەوە دیارە ئەم بەشانی کە دەرئەکەوێت لە پشتمانەوە ئەمانە زیادەڕۆین و تا ئەم ساتە وەختە ماونەتەوە لا نەبراون و پێویستە لایەنی پەیوەندیدا بڕیاریان بۆ لابردنیان لەبەرەوەی ئاسانکاری جێبەجێکردنی بڕگەکانی کاری ڕێگاکە تەواو بکات و ڕەتی کاتەوە بە بەشەکانیکەوە بەڵام لە ئێستادا ئەمانی کە ماونەتەوە پێویستی بە بڕیارە بۆ لابردن و لەبەرەوەی مەجای ڕێگاکەی ئێمە بکرێتەوە بتوانین بڕگەکانی کاری ڕێگاکە بەتەواوی جێبەجێ پاڵاوگەیە بڵین دەواجنە جەرگەی پەلەوەریە خانوویشی تایە کە بەری ئەکەوێت لە ڕێگاکە ئەمانە هەمویان پێویستیان بڵێ دڵنیاییەوە بە پیر ڕێنمای بە ئەوەی کە بە پیر ڕێنمایش بیگرێتەوە قەرەبوو بیگرێتەوە پێویستە قەرەبوو بکرێتەوە ئەوەشی کە بە زیادەڕەوی کردوێتی ئەوە لایەن پەیوەندیدا بڕیاری لەسەر ئەات و قەرەبوو بکرێتەوە یان نەکرێتەوە زیادەڕەوی ئەم شاری سلێمانی کوشتووە یعنی لەم سنوورەدا ئەگەر واژ تەواو نابێت بەم شێوەیە ئیلا ئەبێ و زیادەڕەویان تەواو بوون یعنی ناکرێت تۆ 15 کیلۆمەتر کرد بێ زیادەڕەوی هاتەتە پێشەوە کیلۆمەترێکت پەڕاندوێ بچی لە ئەو دیوە 14 کیلۆمەتری تر بکەی 15 کیلۆمەتر بکەی ئەو سنوورە جێک ئەو بینە چی لەکەی ناتوانانی تەواو بکرێت بۆ زیادەڕەویە لیژنەکانی شارەوانی ڕۆشتون دەرەقەتیان نایەن هێزەکان ڕۆشتون دەرەقەتیان نایەن داوامان لە شارەوانی لە پارێزگای کۆمەڵێک کەسی بەرپرسی حیزبین شانازی بە ئەو دەسەڵاتەوەکەن کە هەیەە هێز و چەکدار و پێشمەرگە و حیمایان هەیە نەیانڵم پرۆژان یعنی داوای قەرەبووەکەنەوە بەپێی یاسا و ڕێنمایەکان قەرەبوو ناکرێنەوە. پرۆژەی ئۆتۆبانی بابان 4 سایدی هاتن و ڕۆشتن لە خۆ دەگرێت کاپانی سایدی سەرەکی 21 مەترە و سایدی خزمەتگوزاری 9 مەترە کە 2 سایدیان بۆ ڕۆشتن و دوانیان بۆ هاتن بەکاردەهێنرێ و بە کۆی گشتی 200 مەتر سایدەکان دەبێ. ئۆتۆبانی بابان لە 11 حوتی 2020 بەردی بناغیدانرا گۆژمەی پرۆژەکە 400 ملیار دینارە بڕیارە لە ماوەی 1100 ڕۆژدا تەواو بکرێت کەسی هەشتی 2023 دەبێ ڕادەست بکرێت بەڵام گرفتەکان ڕەنگە پرۆژەکە دوا بخەن لە ئەگەری کار نەکردن و وەستانیش ڕەنگە زیادەڕەوی زیاتر بکرێتە سەر پرۆژەکە. زیادەڕەویەکە خۆی بینێتەوە لە دوو ناوچەیە چەند ناوچەی تاستوجەیە کە یەکتر بڕێکی گەورەی تێدایە و کۆمەڵێک بینا و پێگەی سەربازی تایە لەگەڵ باخچە و بەنزینخانە و کۆمەڵێک با بڵێن ڕێگەکەیان بەڵێ لە مەساری ڕێگە و یەکتر بڕەکەیان دواتر ناوچەی تانجەرۆمان هەیە کاکەوێتە کیلۆمەتری 24 ئەوانێ بەڵێ بە دڵنیاییەوە زیادەڕەوی کرابووە سەر مەساری ئەم جادەیە بە خۆی و بە محەڕەماتەکە شێوانێ و بە جوهدێکی زۆر توانڕاست زیاد لە 30 کیلۆمەتری پاک بکرێتەوانێ بە سوپاسەوە هەندێکیان جوهدی با بڵێن لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی تیا بووە هەندێکیان جوهدی خۆمانی تیا بووە هەندێکیان بەڕاستی بە سوپاسەوە هاوکاری خەڵک و هاوڵاتیانی تیا بووە ئەمە لاچووە بەڵام بە دڵنیایی ئەوم پرۆژەیە کە گەیشتۆ تام حاڵەتە ئێستا ئەگەر بێت و ڕابوەستێتەوانەیە خۆت هەرگیر و گرفتێکی توش بێت بەیانی معڕەزە بۆ ئەوەی کە تەجاوز و زیادەڕەوی بکرێتەوە سەری خۆی بینێتەوە لە دابین نەکردنی بوو جیا گرفتی دووەممان
یعنی هەتا ئەم ڕۆژەی کە ئێمە زیاد لە 150 پرۆژەکەمان جێبەجێ کرد و ئامادەین بۆ قیرتاوکردن زیاد لە 185 میلیارد دینارمان ئێمە سەرف کردووە لەم بڕەت تەنها 35 میلیارد دینارمان بۆ سەرف کراوە زیاد لە ساڵێک و دووسێ مانگە هیچ پارەیەکمان بۆ سەرف نەکراوە تەنها قیرتاوکردنی پرۆسی ئەو جادەیە زیاد لە 120 میلیارد دیناری هەیە. دۆکۆمنتەکانی دەستکاریکردنی ماستەرپلانی شار و گۆڕینی چالاکی و ڕەگەزی زەوی ئێجگار زۆرن بۆ نمونە ئەم شوێنە لە نەخشەی ماستەرپلان یاریگایە بەڵام بەپێی ئەم نووسراوە کە واژۆی سەرۆکی پێشووی شارەوانی سلێمانی لەسرە 3 ڕۆژ دوای لابردنی لە پۆستەکەیشی واژۆی کردووە داوای کردووە بکرێ بە نیشتەجێی و وەرزشی کە دوو جار دەکاتە پێچەوانی یاسا یەکەمیان بە دەستکاریکردنی ماستەرپلان دووەمیان بەپێی ئەم نووسراوی وەزارەتی شارەوانی کە واژۆی ساسان عەونی وەزیری لەسرە لە 6 هەمان مانگ لە پۆستەکەی دوور خراوەتەوە واتە نابێ هیچ واژۆیکی دیکە بکات. زۆرێک لەو زەویانی داگی کراوە دەکەونە سنووری ناوچەکانی کانیگۆما کەنەسەورە بەکرەجە و ڕاپەڕین و تاسوجا بەناوی قوربانیانی شەڕی داعش بەشێک لەم زەویانە وەرگیراون و دواتریش بە شێوەی نایاسایی فرۆشراونەتەوە مامەڵەیان پێوە کراوە.